منداڵانی زبڵگەر و مافیای پەیمانکارانی خزمەتگوزاری شاری. پێویستە کاری زبڵگەریش بە لیستی کارەکە زبوو درۆینەکانی تر لە ئێرانی ژێرحاکمیەتی کۆماری ئیسلامی وەک کۆڵبەری و سوختبەریەوە زیاد بکەین. ڕۆژنامەی مردم سالاری کە لە تاران دەردەچێت لە ژمارەی ڕۆژی یەکشەمەی خۆیدا لە ژێرناوی منداڵانی زبڵگەر لە ژێر سەیتەرەی مافیای پەیمانکارانی خزمەتگوزاری شاریدا باس لە هەزاران منداڵ دەکات کە کەوتونەتە داوی مافیای زبڵەوە و وێڕای چەوسانەوەی زۆر وەحشیانەیان بێبەشبوون لە خوێندن و ژیانێکی یاسایی خەسارە کۆمەڵایەتی ئازاردەرەکانیش لە چاوەڕوانیاندایە. لە ئێرانی ژێرحاکمیەتی ڕژیمی ئیسلامیدا کە گروپە مافیایەکان لە پشت هەر بازرگانی و بەرهەمهێنانێکی گەورەوان ئەم مەیدانەشیان بێخاوەن نەهێشتوێتەوە. لە نێو ئاخوندەکان و ئاغازادەکانیان و کاربەدەستانی نیزامی ئەمنیەتیدا بە سەدان سوڵتان و سەردەستەی باندی مافیایی بوونی هەیەکە مەیدانە سەرەکیەکانی ئابوورێرانیان دەست بەسەرداگرتووە. زبڵ مدیریەت و بازرگانیەکەشی لە ئیختیاری ئەو باندە مافیانەدایەکە بە قیمەتی سلامەتی گیانی زبڵگەرەکان کە زیاتر منداڵان و ژنانی هەژارن سەروەت کەڵەکە دەکەن. ئەحمەد سەدری یەکێک لە مدیرانی شارەزاری تاران سەبارەت بە دیاردەی زبڵگەری دەڵێ تەنیا ڕێگەی چارەسەری ئەم گرفتە کە سەرچاوەکەی سەتڵی زبڵە لا ببرێت و بەرنامە بۆ لابردنی سەتڵی زبڵ لە شارەکانیش لە دەستوری کاردایە. حکوومەتی ئیسلامی و کاربەدەستانی ورد و درشتی بە جێگای چارەسەرکردنی بابەتە کۆمەڵایەتیەکان سوورەتی مەسەلەکە لا دەبەن. بەم فێڵ و فەرەجە ئاشکرایە ناکرێت ڕاستی ئازاردەرەکانی ژیانی خەڵکی زەحمەتکێش بشاریتەوە. لەم ڕۆژانەدا بە لای هەر کۆڵان و خیابانێکدا بڕۆی بۆ ساتێکیش بووە بۆنی زۆری زبڵی کۆگای زبڵەکان بەڕوودا دێت. بۆنێکە بە ناچاری بۆ ژمارەیەک لە بێبەشان ئێران کە کاریان گەڕان بە زبڵەکاندایە بووەتە بابەتێکی ئاسایی و ڕۆژانە. بۆ نمونە لە شاری تاران نزیک بە 69,000 مەخزن و شوێنی کۆکردنەوەی زبڵ لە ئاستی شقام و کۆڵانەکاندا بوونیان هەیە. ئەو مەخزەنانێک کە ڕۆژانە لانی کەم 2 جار لەلایەن زبڵگەرەکانەوە شپرزە دەکرێت و زبڵە بەکارهاتووەکانی کۆ دەکرێتەوە. لە هەر کۆڵان و شەقامێک تازە لاوان و کەسی بەتەمەن و تەنانەت ژنان دەبینرێن کە کیسێکی پلاستیکی گەورە بە کۆڵەوە یان سەریان خستووەتە نێو سەتڵی زبڵەوە. و هەروەها ئەوانەشی کە هێشتا منداڵن و دەستیان ناگاتە زبڵی نێوسەتڵەکان چوونەتە نێو کۆگای زبڵەکانەوە. ئەم دیمەنانە بەگشتی ڕۆژانە شارۆمەندان دەیان بینن، بەڵام بۆچی حکوومەتی ئیسلامی ئێران بە هاسانی لەگەڵ ئەم دیاردە ئازاردەرەدا سازاوە؟ بۆچی کاری درۆینەی زبڵگەری بۆتە بابەتێکی سادە بۆ حاکمانی گەندەڵی ئێران؟ زبڵگەری سوکایەتی بە کەرامەت و مافی خەڵکی هەژار و بێبەشە. سلامەتی و ئەمنیەتی خەڵکی بێبەش و زەحمەتکێش بۆ حاکمانی ئیسلامی بایەخێکی نییە. لە ئێران کە یەکێک لە دەوڵەمەندترین وڵاتانی دنیاە نابێ جەماوەرێکی بەرین ناچار بە زبڵگەری کۆڵبەری و سوختبەری بکرێن. ئەرکی هەر ئینسانێکی شەریف و ئازادیخوازەکە لە مافی ژیان، سلامەتی و ئەمنیەتی زەحمەتکێشانی زبڵگەر، کۆڵبەرەکان و سوختبەران دیفاع بکات. داکۆکی لە هەژارانی زبڵگەر کە ناچارن کارێکی وەها نائەمن و نامرۆڤانە و نابێهداشتی بکەن، داکۆکی لە کەرامەتی ئینسان و لە سلامەتی کۆمەڵگادایە.